ئەو کاتتان باش لەگە دامەزرانی بزوتنەوەی گۆڕانە لە کوردستان و بەشداریکردنی لە هەڵبژاردننی پەرلەمانی ساڵی 2009 قسەی زۆر لەسەر ئەوە دەکرێت کە بزوتنەوەی گۆڕان بزوتنەوەیکی ناوچەیە. زۆر جار باز لەوە دەکراکە ناکۆکی نێوان سەرکردەکانی بزوتنەوەی گۆڕان لە شاری هەولێر و لە ناوچەکانی بادینان هۆکارێکن بۆەوەی کە ئەو بزوتنەوەیە بۆ خێرایی کە لە ناوچەی سلێمانیدا گەشە دەکات لەو ناوچانە گەشە ناکات. ئایا بەڕاستی سەرکردەکانی بزوتنەوەی گۆڕان لە هەولێر و ناوچەکانی تر ناکۆکییان لە نێواندایە؟ ئەگەر ناکۆکی هەیە ئەم ناکۆکیانە تا چەند بەسەر ئاست و پێگەی ئەو بزوتنەوەیەدا شکاوەتەوە لەو ناوچانەدا؟ بۆچی لە ماوەی کەمتر لە 3 ساڵ چەند سەرکردەیەکی بزوتنەوەی گۆڕان بە جۆرێک لە جۆرەکان وەکو ڕوخسارێکی ئەو بزوتنەوەی نەمانەوە و دوورکەوتنەوە بە تایبەت ئەوانی کە لە ناوچەی هەولێر کاریان نەکرد؟ لە مەڵقایی بەرنامەی بەڕاشکاویدا لەگەڵ میوانەکەم هەوڵ دەدەین قسە لەسەر ئاسی بزوتنەوەی گۆڕان لە ناوچەی هەولێر و بادینان بکەین. پێگە و ڕۆڵ و کاریگەری ئەو کەسایەتیانی یان ئەو ڕوخسارانەی بزوتنەوەی گۆڕان کە ڕوخساری زۆر دیار بوون لە ناو شاری هەولێردا کاریان کردووە. لە مەڵقەیەدا لەگەڵ عوسمان بانی مارانی کەمێک دەگەڕێنەوە بۆ دووە و باسێک لە مێژوو لە شەڕی ناوخۆ لە بەشێک لەو تۆمەتانەی ئاڕاستی ئەو کەسایەتیە دەکرێت و پاشانش قسە لەسەر بزوتنەوەی گۆڕان و ئەدای ئەو لە ناو بزوتنەوەی گۆڕاندا دەکەین لە ناوچەی هەولێر. کاک عوسمان بەخێر بیت بۆ بەرنامەی بەڕاشکاوی. سپاس بۆ تۆ. کاک عوسمان لە ماوەی ڕابردووە جارێکتر بەرپرسی ماڵزنەکانی بزوتنەوەی گۆڕان لە شاری هەولێر دەستی لە کار کێشایەوە وەکو کادرێک لە ناو بزوتنەوەی گۆڕان نەمایەوە. ئەم هەموو ئاڵوگۆڕی ڕوخسارانە لە ناو بزوتنەوەی گۆڕانە لە شاری هەولێر بۆ دیارە بەڕاستی بزوتنەوەی گۆڕان کاتی زیاتری دێ بۆ ئەوەی خەڵک بۆچی خۆی تێی بگە. زۆربەی کەسەکان کە دەنجیان بە گۆڕاندایە هاوسۆزن لەگەر گۆڕانیان بەشێکیان کە دێن کاریش دەکەن لە ڕێزەکانی بزوتنەوەی گۆڕان پێویستە باشتر لە بزوتنەوەی گۆڕان تێ بکەن. بەڵام ئەوە چەند ساڵە ئەو بزوتنەوەی هەیە و ڕاگەاندنێکی گەورەی هەیە و یعنی خەڵک لە ناوچەی وەکو سلێمانی بۆ لی تێبگا بۆ لێ مابێتی تێبگا. تەبیعیە لە ناوچە سلێمانیش هەیە مەسەلەن لە ناوچە سلێمانیش باژێڕوانی سلێمانی دەستی لە کارشاوە. مەسەلەکە ئەوەیە لە بزوتنەوەی گۆڕان مەسئولیەت لە بزوتنەوەی گۆڕان ئەرکە. مەسئولیەت لە حەزبی تری کوردستان تا ئەوڕۆ ئیمتیازە. جیاوازەکەی ئەوەیە لە بزوتنەوەی ئۆرخەرک فێرە ئەوە نەبووە لە کوردستان بەرپرسیارەتی بە ئەرێک بزانی. بەرپرسیارەتی وا متر بەکرایە لە وڵاتی ئێمە ئیمتیازە دەستکەوتە داهاتە خۆشی گوزەرانیە ئەوانەیە. لە بزوتنەوەی گۆڕان بەرپرسیارەتی ئەوانەی تێدا نیە. ئەوە وا دەکە بە تەبیعاتی حاڵ هەم کەسەکان ڕەنگە لە ڕووی مەسەلەن زەختی داواکارنی و جێبەجێ نەکردنی و لە دەسەڵاتنی وە لەگەر ئەوانەش ئیمتیازیشی تێدا نیە. زوو بەرپرسەکان دەیانوێ بگۆڕن کەسێکی تکرە شوێنەکان دیاری بکە. ئەوانەی دەگۆڕن هیچیان تووڕە نابن لە بزوتنەوەی گۆڕان بەران توانیان نامینێ دەیانەوێت کەسێکی تر بێتە شوێنەکەیان وەکو خۆمان دەرێن گۆڕان ببی. دەنە زۆر تەبیعیە ینی گۆڕانی هەر برادەرێک و وەجێ گۆڕکەکردنی یان تااقەتی نێمینێت تەبیعی ئەوە لەبەوەی بزوتنەوەی گۆڕان ئەوەی لە ناوی کار بکە لە نێزیکەوە بزانی فعلەن ئەرچی زۆرە. ئەرکەکەشی وایە هەموو کەسێک تا حملی ئەو ئەرکە ناکە. خەرک هەیە حەزی لە ئیمتیازە، حەزی لە حیمایە، حەزی لە نەسجەیە، حەزی لە سیارەیە، ئەوانە هەمووی دەبی لە حسابی خۆی بی. بۆیە مەسەلەکە بەڕای من ئەوەیە. بەڵێ کەواتەوە ئیستیقالە یەک لە دوای یەکانە یانە و دوورکەوتنەوە یەک لە دوای یەکانە بەشێکی هۆکارەکەی ئیمتیازە بە پێ قسەکەیتەوە. مەسەلەکە ئەوە لایەنێکیتی وەکو باسم کرد. ئیستیقالە نازانم خۆ خەرکەیە لە ئەو پەڕی ئیمتیازە لە ئەندام پەرلەمانی ئیستیقالە دەدا. ئەوجەتوەرە مقارە نەبکە ئەندام پەرلەمان ئەو پەڕی بەڵام ئەندام پەرلەمان جیاوازە لە بەرپرسی بەڵام ئەوانی لە ئەوانە دەست لە کاری بەڕێوە هەر سوڕاویەکەی لەو کاتە ئیستیقالە یەکجاری نادن لە بزوتنەوەی گۆڕان لە بەرپرسیارەتەکەی لە بەرپرسیارەتەکەی ئیستیقالە لە گۆڕانی بەشێکی هۆکارەکانی ئەوەی کە ئیسقالەکەن لە بەرپرسیارەتی ئەوەیە کە امتیازیتیان نیە بەرپرسیارەتێکە ماندی دەبن ئیمکانیاتیان نییە پارەیان پێ نییە ئەوانە ئەوەش لایەنێکیتی نەبوونی حیمایە نەبوونی سیارە نەبوونی ئیمتیاز ڕەنگە ئەوەش لایەنێکیتی بەرام بە عام وەکو باسم کرد ئێستا لە بزوتنەوەی گۆڕان
ئەرکەکەی زۆرە ئیمتیازەکەی کەمە ماندوو دەبن بەڵێ بۆ باش لە بزور حەچی دەڕۆن ئیستقالەش دەدەن لە مەسئولیەتەکەی ئیستقالە دەدەن لە گۆڕان ئیستقالە نادەن بەڵێ زۆر باشە کاتە دوورکەوتنەوەی تۆ لە بەرپرسیارەتی لە شاری هەولێرە لەبەر کەم هۆکاریان بوو ئەمر خۆم داوای مۆڵەتم کرد لە برێن ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان ئەمن نەخۆش بووم بەهۆی نەخۆشەوە داوای مۆڵەتم کرد و ئیجازە مۆگرتی بەڵێ باشە عوسمان مارانی تۆ تۆمەتبارەکری بەوەی کە هۆکارێک بوویت بۆ دروستبوونی دەستەگەری و تەکەتولات لە ناو بزوتنەوەی گۆڕانە لە هەولێر بووم تۆمەتە ئاڕاسی تۆکرێ تەسەور دەکەمەوە بەویژدانی بیانی ئەمن بە هیچ شێوەیەک ئەگە تەکەتولم بکردا هەرپەی مەسئولیەتم دەبوو چونکە تەکەتول ئەوەیە ئەتوو لە ناو فعلەن لە ناو پێکهاتەکە بی ئەگە تو تەکەتول لە دەرەوە دەکرێت خەڵک بۆ دێت تەکەتول لەگەدەکە کە تو کار یعنی کاری هەنووکەی نەکەی بەڵام ئەوانە بەڕێ من هەموو فعلەن ئەوە تۆمەتەکی ناڕاستە و خەڵکی هەولێریش هەمویان زۆر باش بە من دەناسن بە هەرسوڕا و بە دەنگدەرانیەوە هەمویان باش دەزانن ئەمن بە هیچ شێوەیەک تەکەتول ناکەمەوە بڕواشم پێی نییە لە داهاتوش نایکەم بەڵام کاک عوسمان قسە زۆر لەسەر ئەواکرێت کە نێوانی تو کاکسەفینی مەلاقەرە بەشێک بۆ لەو ناکۆکیانە بەشێک بۆ لەو تەکەتولکاریانە ئەمن وەکو باسم کرد ئەمن بەرپرسیارم بەرامبەر ئەو قسەی خۆم و قەت تەکەتولم نەکردیەوە قەتیش نایکەم و لەگەر کاکسەفینیش ئێمە هیچ کێشەیەکمان نییە خەڵک نان و پیازی پێوە دەخوا و هەندێکی دەسەڵاتە هەندێکی دائیمەن ئەوانەی کە تااقەتیان نامینێ یان وەکو کە لە دوورەوە هاتوون ببنە گۆڕان و کە ئێستا هاتنە ناو گۆڕان واقعەکەیان دین لەوانەیە پۆزش بۆ خۆیان بهینەوە ئەو قسە بکەن برێن عوسمان مارانی و سەفین مەلاقەرە بوویتە هۆی ئەوەی ئێمە بکشێنە دەنامن و کاکسەفین زۆر ڕەفیقین زۆر برادرین هیچ جۆرە کێشێکمان نییە وەقەتیش ململانێمان نەبووە ڕۆژێک لە ڕۆژانە هیچ کۆبوونەوەیەک فترێک پێکەوە کارمان کردیە هیچمان مەسئول نەبووینە بە دەستە جەمعی کارمان کردیە و پاشان هەردووکمان لەوێ نەماینە ڕەنگە لە ئەسلوبی کار ئینسان خۆش ژیان سیراحە زۆر تەبیعیشە گە سیراح هەبی ڕێی جیات هەبی خۆ باشە گۆڕان لەسەر ئەوە دروست بۆ ڕێی جیا ئێمە ڕەنگە ئەمەش لەگە چەند برادرێکی کە ڕایجیامان هەبی دیتمان بۆ لایەنەکان دیتمان بۆ دەوروبەر دیتمان بۆ ئەوروپا دیتمان بۆ کارکردنی خۆمان تەبیعی ئینسان ڕایجیا هەبی ڕەنگە لە خیلالی بیرکردنەوەمان و ئوسلوبی کارکردنمان جیاوازی شێوەی کارکردنمان هەیە بەڵام لە ڕووی ئایدۆلۆژی لە ڕۆی ئیمتیاز لە ڕووی مەسئولیەت بە هیچ شێوەک ئێمە لەگە کاکسەفینی هیچ جۆرە کێشەیەکمان کاک عوسمان بۆ چوونێک هەیە لەسەر ئێوە کە ئێوە دوورەکەونەوە لە بزوتنەوەی گۆڕان یا نەک بزوتنەوەی گۆڕان ینی لە بەرپرسیارەتی لەناو بزوتنەوەی گۆڕانە دەست لە کارەکەشنەوە هۆکارەکە ئەوەیە کە ئەو بزوتنەوەی ئێوێ ڕوخساری گەنج بێنێتە پێشەوە ئێوە ژەمەتان پێخۆشنە لە بەرەو خۆتان بەخاوەنی زوتنەوەکە ئازان نابلعکس ئێمە پشتیوانی ئەمە خۆم ئەو کەسەمە پشتیوانی کولی دەکەم گەنج بێتە پێشەوە بەڵام ئەگە گەنج تێدا هەولێرە چەند گەنجە هێنایە پێشەوە دۆ ئەمنەوەی هێنایتمە پێشەوە گەنج بوو ئەوەی لەگە من هاتیە کاری بزوتنەوەی گۆڕانی کردی هاتیە لای من خۆی ڕێگی خستی هاتیە لای من تشکیلاتی کردی هەموو گەنج بوون کەسێکی پیرم لەی بەڵام تەبیعیە لەگە ڕێزم بۆ خەرچی بە تەمەن و خاوەن تەجروبەش بزوتنەوەی گۆڕانیش بەتەنێ ناتانی تەنها گەنجەکان بینتە پێشەوە دەبی تێکەڕک دروستکە هەم تەجروبەی برادرە کۆنەکان بە پێی باگراوندی خۆیان کە باگراوندێکی باشیان هەیە بەکەلک ئەوە دێن لەگە ئەو قۆناغ و هەنگاوانەی بزوتنەوەی گۆڕان دێنێ بتانی هەنگاو بنێ و هەم تاقەی خوێنی تازەی گەنجی شتێکەراوی ئەو تەجروبەیە بکرێ کارێکی باشە و ئەمە دەبی هەرواش بکەین هەم گەنج و هەم بەتەمەەن دەبی هەردوو شتێکەر بکەین هەردوو لاش دەبی ئەوەی قبول بکەن هەم گەنج قبولی بکە و هەم خەرچی بەتەمەنیش گەنج قبول بکەن تا چەند لە هەولێرە لەو کارا سەرکەوتوو بۆ بزوتنەوەی گۆڕان تا چەند توانێتەوە تێکەڵەیە لە نێوان جلی کۆن و جلی تازایە دروست بکە وەڵا هەیە برێم نییە بەقەتحی نییە هەیە بەڵام تا ئێستا دەکرێت برێن گەنج زیاترە گەنج زیاترە و هەمووشمان پشتیوانی لە گەنج دەکەین تەسەور ناکەم کەسێک لە بزوتنەوەی گۆڕانە هەبی دژی ئەوەی بی گەنج بێتە پێشەوە ئەگەر دژی ئەوە بی کەواتە وەکو پێشتر باس بکەین لە بزوتنەوەی گۆڕان و لە هەداف و بەرنامە و مەهامەکانی بزوتنەوەی گۆڕان تێ نەگەیشتووە
لەنە دژی گەنج نابی فعلن ئێمە دەمانەوێ ئەو تەجروبەی ئێمە لە 21 ساڵی ڕابردوو و خەڵک هەیە لە پێش هەینێش هەر لە دەسەڵات و بەڕێوەبردن بووە بەڕاستی دەبی احتراف بەوە بکات تااقەتی نمایە پیر بووە مستەوای بیرکردنەوەی مستەوای بەڕێوەبردننی ئەوانە هەمووی دەبی احتراف بۆ بکات پیر بووە ڕێگا بۆ خەرچکە چۆر بک بەڕێوەی بە هەم لە بزنەوەی گۆڕانیش وایە خۆ لە بزنەوەی گۆڕانیش کە ئێمە پێشتر مەسئول بووینە لە حزبی تێر و ئیشمان کردی حتمما گەنجەکان لە ئێمە بتوانێتتر ئەگە احتراف بەوە نەکەین ئەی چۆن دەتانین گۆڕان و چاکسازی لە سیستەمی بەڕێوەبردننی ئیدارەی میلەتەکەمان بکەین بەڵێ بەڵام تۆ جوابی پرسیارەکەی منە نایەوانێ تا چەند بزوتنەوەی گۆڕان سەرکەوتوو بووە لە تێکەڵکردنی ئەو دوو جیلەیە بۆکو باسم تا چەند ڕەنگی یاوە دۆڵسە کارەکانی لە هەولێر ئێستا لە بەرنامەدایە فعلەن کاری بۆ دەکا و جۆرێک لەو تێکەڵاوی دروست بکە کەم و زۆر هەیە بەڵام بەو نیسبە مەخلەمە تێکەراو بوونە تا ئێستا نەکرا ینی پێشتر گۆڕان کاری بۆ ئەمە نەکردەوە پێش ئێستا تازە سەرقاڵی بەرنامەدانانەوەەوە بەڵێ بزنەوەی گۆڕان دەیەوێت تێکەرەك دروستکە لە کەونون بەڵێ ینی پێشتر نەیکردەوە وڵا بەپێی منتیقە لە هەندێک منتیقان خەڵکی کۆن بەڕێوەی بردێکارەکە لە هەندێک منتیقی نوێ بەرامەکو بەرنامەی بۆداڕشتبی ئەو تێکەرە لە هەموو شوێنێک دروستکە ئەوەی نەکردێ بەرام لە داهاتوو بەرنامەی ئەوە تێکەرەیەک دروستکە بەڵێ تۆ لە قسەکان تا باسیەوە کەوتە بزوتنەوەی گۆڕان خەریکی ئەوەیە بەرنامە دابنێ بۆ تێکەڵکردن هێنی خۆتە لێ دەرهێنا بەڵێ من مۆڵەتم پێشتر پێم گوتێ من ئیجازەمە بەڵێ ئیجازە بۆ مانایی کە با بڵێن هەر دانیشتویت یا بە شێوەیەکی کاتی لە بزوتنەوەی کاتی یا نیازە نییە بچیتەوە پێشەوە ئەم بە شێوەیەکی کاتی ئیجازە وەگرتیە لە ماڵەوە دانیشت بەڵێ ینی بە هیچ کارێک بۆ بزوتنەوەی گۆڕان ناکە لە ئێستاە ئەگەر پێویست بیدەیکەم ینی زە کاتێک ئیشیان بە من بیدەیکەم کاتێک ئیشیان بە من بی لە هەر شوێنێک دەسم دەیکەم بەڵام بە ڕسمی هیچ ئیشێکم نیە لە بزوتنەوەی گۆڕان بەڵێ لە بەرنامەشتان نیە بگەڕێتەوە بزوتنەوەکە کارێکە ڕسمی وەرگریتەوە نازانم ئەوە کاتی خۆی هات قسەی لێ دەکەین بەڵێ زۆر باشە لە شاری هەولێرە ئێوە دوای سووتانی پارێگاکانتان چۆن توانیتان بەسەر و بارودۆ خەیاز هەڵبن چۆن کاری ڕەخستنی خۆتانەکەن ئەمە دوای سووتانی بارەگاکانمان برێنیان نەرێن جۆرێک لە ئەزمە لە ناو هەرسوڕاوەکان لە هەولێر دروست بوو فعلەن شەریسی دەسەڵات ئەو کاتی لە هەولێر و لێدانی بەشێک لە هەرسوڕاوەکان و هەندێک تەنگە تاوکردن و بەشێک گرتنیان و ئیتر خۆت دەزانی تەسیرێکی نەفسی لەسەر هەرسوڕاوانی بزوتنەوەی گۆڕان لە مەرحەلەی یەکەم دروست کرد بەڵام پاشان تواندرا فعلەن ئێمە لە 25 بازنەمان لە هەولێر یەک بازنە نەتەسلیم بۆەوە نەتەنەزولیش کرد یعنی بە هیچ شێوەیە هەر 25 بازنەکەمان کە تشکیلمان کرد بوو پێشی سووتانی بارەگاکان هەمووی وە خۆی مایتەوە و هەمووی کاری خۆی دەکات ئەرچی بزوتنەوەی گۆڕانیش زۆرتر لەسەر شانی مەسئولی بازنەکان زیاتر کە کەسێکیت کرد وەکو دەرێ پێکاتەیەش کە دروست دەکرێت بۆ سەرپەرشتیکردنی ئەوانە ئەو سەرپەرشتی ئەو جەباژێڕوان بی لە قەزایەکان ئەگەر نەشبی معنای ئەوە نییە کارەکە ناکری ئەگەر باژێڕوان نەشبی کارەکان دەکرێن خاڵێکی تر دەمەوێت باسی بکەم زۆر جار باسی دەست دەکات کێشاتنەوەی مەسئولی یەکەمی بزوتنەوەی گۆڕان دەکرێت لە هەولێر لە قەت مەسئولی بزوتنەوەی گۆڕان لە هەولێر مەسئولی یەکەمی نەبووە مەسئول قەزای هەیە مەسەلەن هەولێر برێ 6 قەزای هەیە 6 باژێڕوانی هەیە مرکزی قەزاش قەزایە ئەوش یەک کە لە قەزاکان باژێڕوانی مرکزی قەزایە مەسئولی هەموو باژێڕوانەکانی قەزاکان نییە مەسئولی ئەو قەزایە تا ئێستا هیچ کەسێک بەرپرس نییە ینی زۆر جار لە ئەوەکان دەرن کێ هەموو ئەوانە بەیەکەوە کۆوە هەموو شارێکی هەولێرە هەولێر گەورەیە بەڵام تا ئێستا لە هەولێر مەسئولی یەکەمی بزوتنەوەی گۆڕان نییە ئەوەی کە هەبووە مەسئول قەزا هەبووە پێی دەرێن باژێڕوان مەسئولی قەزای مرکز هەیە مەسئولی قەزارەکانی دەرەوەی هەولێر هەیە بەڵام قەزای مرکز ئەرچی زیاتر لەسەرشانە بازنەی زۆرترە لە قەزاکانی تر تەنها فەرقەکەی ئەوەی بازنەی زۆرترە لە قەزاکانی کرد مەسرەچڕی دانیشتوانی زۆرترە بەڵام مەسئولی قەزاکانی تر نییە بۆیە فعلەن ئەوە وەچ خۆی تێنەگە پێویستی لە دوای ئەوە ئەنجومەن دروستکرێت کە دروست نەکرا یعنی دەبی ئەنجومەنێکی پارێزگا دروست بکرێت کە سەرپەرشتی هەموو بازنەی بۆ دروست نکراوە ئەنجومەنە تا ئێستا مەسەلە فریان نەکەتینە ئەو ئەوەکەمان لە
دەستورەکەی بزوتنەوەی گۆڕان داهاتیە دوای ئەو باژێڕوانانە ئەنجومەنێک دروست دەکرێت بە ناوی ئەنجومەنی پارێزگا لە 4-5 کەس پێک دێ قیادەیەکی ئەوەی وەکو دەرێ ناوچەی دروست دەکا بۆ بەڕێوەبرنی هەموو کارەکان بۆیە بۆ ئەوەی ئەو قسەم کرد هەموو کەس باش تێبگا مەسوولی یەکەم تا ئێستا لە هەولێر کەس دانەندرا هیچ کەسێک مەسوولی یەکەم نەبوو بەرام مەسوولی باژێڕوانی قەزاکان بۆ یەک لەوانە قەزای مەرکەزە بەڵێ بەسی و ئەنجومەنت کرد کە لەسەر ئاسی پارێزگاکاندا ئامەزرێ هیچ ئیشتان نەکرد ئێوە بۆی کە ئەو ئەنجومەنە بۆ هەولێردا بمەزرێنن یا نیەتێک نییە بۆی دایمەزرێنن بەخوا نیەتێک هەبوو بۆ ئەوی دایمەزرێنن بەڵام وەکو دەرێ بە پێی یاسا دەنگۆی ئەوە هەبوو کە ئیجازەکەی مۆڵەتی کارکردنی ئێمە تا مانجی پێنجە لە مانجی پێنجە ئەبێ کۆنگرە بکەن ئەگە کۆنگرە بکەن ئەو ئەنجومەنە پێویست ناکات درستی بکەیت ئەگەر فرسەت ببی کۆنگرە نەکەن ڕەنگە درستی بکەن درستی بکەن بەڵێ ئێستا ڕاشکاوانە تۆ لە هەولێرە وەکو ڕوخسارێکی دیاری بزوتنەوەی گۆڕان کەسێ ڕقم چەندی ئەمن ئێستا هیچ ڕقمێک نیمە هیچ ڕقمێک نێت ئەی ڕقمێک و دوو هەیە لە هەولێرە واللهی ئەوە نازانم چێ ڕقم دادنێ لای من نازانم چێ ڕقم دادنێ زۆر باشە لە هەڵبژاردنەکانی ساڵی 2009 تویشە بووی لە کاندیدەکان بەڵێ بەڵام دوای نەچوویتە پەرلەمانەوە بەخواستی خۆ نەچوو یا لەژە فشاران نەچویت وەڵا بە پێی قەنەعات نەچوو قەنەعاتی خۆت بوو یا هی سەرو بوو کەوت پیان وتی مەچۆ وەڵا داوان لێ کردم لە بزوتنەوە کە کار بکەم لەبەر ئەوەی دەوانەیە تەنها بۆ فراکسۆنەکە نەتانین ململانەیەکە بکەین پێویستە لە دەرەوەی فراکسۆنەکەش کار بکەین بۆ بزوتنەوەکە بۆ ئەوەی بتانین فعلەن بەری فیشارە زۆرەکان بگرین کە لە سەرمانە بە باشیان زانی دوو ڕێی هەبوو لەسەر من بەڕاستی بەڕاشکایی بینم ڕێیەک پێی باش بوو لە پەرلەمان بمێنمەوە خەڵک ڕێی باش بوو لەسرم لە پەرلەمان و ڕێیەکیش پێی باش بوو بێمەوە دەرێ بۆ ئەوەی کار لە بزوتنەوەی گۆڕان دەکەم ڕێی دووەم سەرکرد بەڵێ باشە بەڵام هەز ناکەی جیاوازیەک لە هەردوو بۆ چوونەکەی خۆتا هەیە تۆ لە لای گەڵی لەوێ داوایان لێ کردم کە بۆ بزوتنەوەکە کار بکەم بڵێ وای ئێستا ژەڵی من کەسی ڕقم هیچ نیم لەناو بزوتنەوەی گۆڕانە لە هەولێر من کاتە کێشەیەک لەوێ هەیە من باسیەوەم کرد خۆم مۆڵەتم وەگرتیا دوایە مەسەرەی کەسی ڕقمێک گوتم ئەمە نازم چێ ڕقم دادنێ بۆیە نایزانم چێ ڕقمێکە و چێ ڕقم دوێ ینی ئەوە ڕقم دادنێ ئەو دەزانانی بەڵێ بەڵام بزوتنەوەیەک داوات لە تۆ بکە نەبی بە ئەندام پەرلەمان و کاری بۆ بکەیت و نشتە پەرلەمان و کار بۆ بزوتنەوەکە بکەیانی کاری حیزبی بکەیت دوایژی سا تۆ مۆڵەت وەرگریت و ئەمە دەلالت نییە بۆی کە جۆرێک لە کێشە هەیە بەڵام ناتوانین ڕاشکاوانە باسی بکەین وەڵڵاهی وەکو باسم کرد فعلەن کێشە ئاخر خۆ کێشە تا کێشە توافەتی هەیە ینی بە تو مەسەن ئەگەر لە ڕۆی ئایدۆلۆژی لە ڕووی فکری لە ڕووی ئەوە کێشەت هەبی جیاوازە لە ڕووی ئوسلوب هەموو کەس کێشەی دەبی ینی کەس نابێت و مەسەن لەو بەڕێوەبردننی ئەو ئیدارەی تەلەڤیزیۆنی NRT قابلە لە ڕووی بەڕێوەبردنە کێشە نەبی هەر کێشە دەبێ ئیسان کێشەی ڕۆژانە زۆر تەبیعیە دەبێ ئەمە زۆرەوە گەورەتر بین کێشە قابلە کێشە نەبی هەر کێشە دەبی کاتۆ کێشانە بەشەکەن لە هۆکارەکانی ئەو مۆڵەتی تۆکە وەرەگرتووە وەڵام من بە دەردەوەکو باسم کرد ڕەنگەوە هۆکارێک بی وە خۆشم سەحەتم تەواو نەبوو هەموو کەس دەزانانی من نەخۆش بووم زۆر نەخۆشی چکاری گەرم توش بوو و داوای مۆڵەتم کرد و ئێستا الحەمدوللا باشم سەحەتم خراپ نییە زۆر باشە ئەگە بگەڕێنەوە بۆ خولی پێشووی پەرلەمان تۆل و خولەیە سەرۆکی کوتلی سەوە زۆی لە پەرلەمانە بەڵام دوایی دەسە لە کار کێشایەوە یان لابرایت بۆ لابرای لەو پۆستە وڵایە ئەمن لە ئەسڵا فعلەن لە کاتی برین خولی دووەمی گواستنەوە یان پێدەگۆ پەرلەمانە و کاتی نەزم ناوەکی وای لێبوو ئەمە سەرۆکی فراکسۆن بوو و حکوومەتەکە و کاتی دوو فراکسۆنی هەبوو یەک حکوومەت بوو بەڵام دوو فراکسۆن بوو ئەمن سەرۆکی فراکسۆنی سەوز بوو کە کاتێک پرۆژه یاسای نەفت و غاز هاتە پێشەوە ئەمە یەکێک لەوانە بوون من خۆم یەکێک لەوانە بووم
دژی ئەوە بووم فعلەن پرۆژه یاسای نەفت و غاز ئێمە بەو بێ معلوماتیەوە دەنجی لەسەر بدەین و تێبپەڕێندرێ و ئیشمان لۆ کرد لەگە فراکسۆنەکەم سوپاسی یەکەیەکەی ئەو کاتی ئەندامانی پەرلەمان دەکەم کە لەسەر لیستی سەوز بوون هەمویان یەک هەڵوێز بوون و پێکەوە هەمومان هەڵوێستماوەگرت نەچوینە ژۆرێ و داوایمان کرد کۆبنەوە کە دوا بخرێ بۆ ئەوەی فعلەن زیاتر دیراسی ئەو یاسای نەوت و غازە بکرێت کە ئێمە بەڕاستی زان یاریمان لەسەری نەبوو وە کورد قەت نەفتی دەرنەیە نابوونا وەکو دەرێ مەسحی هەبوو لە شارەزایی لە مەسحکردن هەبوو نە شارەزایی لە حەفرکردن هەبوو نە شارەزایی لە ئینتاز هەبوو نە شارەزایی لە گرێبەستەکان هەبوو بۆیە ئێمە لامان سەیر بوو بەو عەجەلەیە بەو سورعەتە بەبێ ئەوەی بتوانین هیچ زانیاریەک لەسەر ناوەرۆکی یاساکە مناقەشە بکەین دەنجی لۆ بدەن ئێمە هەڵوێستماوەگرت دەنگمان لۆ نەدا ئەو کاتی دەنگدانەوەیەکی گەورەی هەبوو لە ناو هاتنە دەرەوەکەتان لە هۆڵی پەرلەمان هۆڵی پەرلەمان هاتنە دەرەوەکەمان دەنگدانەوەیەکی گەورەی هەبوو لەسەر شاریع و ئەو کاتی لە بیرمە هەردوو تازە ئەوە هەبوو جەریدەی هاوڵاتی و ئاوێنە هەبوون تەسەورم وایە هەردووچیان ڕاپرسیان کرد بوو نێزیک 1970 جادەی کوردی تەئیدی ئەو بۆ چوونەی فراکسۆنی سەوزیان کردبوو لەو کاتی بەڵێ ینی ئەم هەڵوێستە بوو بەهۆی ئەوەی کە تۆ لابرەی لەسەر بتاکید ئەو هەڵوێستا بە پێچەوانە ڕەنجیدایەوە کە ئەگە بە بیرتان بێ جەنابی مامجەلال لەگەر جەنابی کاک مەسعود کە ئێمە هاتینە دەرێ نازەم لێکدانەوەی خراپ بۆ هاتنە دەرەوەکەی مەکرا ئەمە داوای دواخستنی ئەو پرۆژه یاسایەمان کرد بۆ ئەوەی خەبیری نەفت کۆ بکەینەوە و هەژنۆدە ڕۆژێک خەبیر بێنین و مناقەشەی لەگە بکەین تێبگەین لە یاساکە ئەوان دیارە بە نەوەیتیانەوە بوو کاک مەسعود ئەو کاتی هات سەردانی لای جەنابی مامجەلالی کرد و پێکەوە کۆنگرەیەکیان کرد لەسەر من مامجەلال بە ونەسەی قەنەعاتی لۆ کاک مەسعود دروست کرد کە ئەوەی فراکسۆنی سەوز کردیتی کارێکی ناحەقان ناڕەوایە دژی بەرنمەیەکی تێمامجەلال نەسەن لە سەر تەلەڤیزیۆن باشە ئەو هەنگاوە سربەخۆ ئەو هەنگاوەتان وەرگرت یا مەکتەبی سیاسیتان ئاگادار بوو لەوەی کە یەنە دەرەوە مەکتەبی سیاسی ئاگادار بوو بەڵام مەکتەبی سیاسی نەیتانی دیفاعمانێ بکە خۆم بە ئەمن زەریبەکەمدا بەڵێ مەکتەبی سیاسی لەو هەڵوێسەیە بوو بەرگری لە ئێوە نەکرد تەنها لەبەرەوە بوو کە پارتی ناڕازی بوو بەرامەری بەتەکید نەیکرد خۆیان نەکردە خاوەنی دەنا من ئێستا دیکۆمێتم پێیە هەموو بروسکەکانی مەکتەبی سیاسی بۆ لە سەرۆکی ئەو کاتی جێگری سەرۆکی حکوومەت مەکتەبی سیاسی بوو کە عومەر فەتاح بوو و مەسئولی هەیئەتی کارژێڕی وابزانم کاکۆسەد بوو ئەو کات کاک کەمال فواد ئیش و کارەکانی بەڕێوە دەبێت کاک کەمال چەندی بروسکەی بۆ کە عەدنان موفتی لێدا کە سەرۆکی پەرلەمانە هەموو بروسکەکان بە دیکۆمێت هەنە لای من وەڕێیەکان واضحن پیان و چویت پشنە دەرەوە کە ئیشەکەمان چۆن کردیە یعنی لەسەر دوو یاسا مەکتەبی سیاسی ئەو کاتی لەگە من قسەیان کرد کە سەرۆکی فراکسۆن بووم و یاسا ناسەکانی ئەندامی پەرلەمان لە فراکسۆنی سەوز لەگە مەکتەب سیاسی کۆبووینەوە ناڕزایی خۆمان پێگوتن لەسەر یاسای نەفتەکە و لەسەر یاسای ئاسایشی ئاژانسی ئاسایشی هەرێم هەردووچیان ئێمە وەکو فراکسۆن ناڕزایی بوو ناڕزایەکەمان بە مەکتەبی سیاسی گەیان قەنەعاتمان بە مەکتەبی سیاسی کرد کە ئەوانیش تەئیدی ئێمەیان کرد و مەکتەبی سیاسی کەتە خۆ کاریشی کرد بۆ ئەو مەسەلا بەرام پاشان کە مامجەلال هاتە سەر خەت و هات لەو کۆنگرەکە قسەی کرد کەس بەرگری لە ئێمە نەکرد و ئێمە زەریبەکەمان بەڵێ باشە ئەوە تا چەند ئەو هەڵوێستەی مەکتەبی سیاسی و سکرتێری گشتی بەرامبەر بە تۆ یا بەرامبەر بە فراکسیۆنی سەوز لە پەرلەمانە پاڵ نەبوو بۆی تۆ لە یەکێتی دوور کەویتەوە بەڵام زۆر بە کورتی تکایە ئەوە نە هەمووی نەبوو بەڵام سەبەبێک بوو ئەوە هەمووی نەبوو مسکسەنی سەبەبی تر لە سەدا چەندی سەبەبەکان وەڵا ڕەنگە 120 سەبەبەکان بووبی بەڵام سەبەبی تریش زۆر زۆر باشە کاکۆسمان لە ڕووداوی سیوێکی ئابا ساڵی 96 تۆ بۆ تۆمەتبارەکرێت کە ئەو کاتی تۆ فەرماندەی ناوچەکانی قژاڵە بوویت کە تۆ زۆر زوو بە زوو بەرەکەی خۆتە بەجێهێشتووە و سوپای عێراقی و
پارتی دیموکراتی کوردستان زۆر بە ئاسانی و بەبێ مقاومێکی ئۆتۆ هاتوونەتە ناو هەولێرەوە ئەمەش هۆکار بووە بۆ ورە داوەزینی بەرەکانی تری شەڕ بەڵام پشوێکی پچوو گۆرەگرین و ئەگەڕێنەوە وەڵام بەرەوە بە ڕێزاندۆیان پشوە کورتا ئەگەڕێنەوە لاتان